بەرەبەیانێکی زووە و کەسبکارانی بازاڕی سیمی هەولێر لە بڕی ئامادەکاری بۆ جەژنی قوربان بە هەناسەیەکی سارد و دڵێکی تەنگەوە بەدیار سووتانی کەلوپەلەکانیان ڕاوەستاون و سەیری چڕیە و دووکەڵە دەکەن کە لە سەقفی دوکانەکانیان بەرز دەبێتەوە. ئەم بازاڕە دەکەوێتە گەڕەکی کوردستان و بەیەکێک لە بازاڕە میلیەکان دادەنرێت کە جلوبەرگ و ئەکسسوارات و میوە و پێداویستەکانی تری ژیانی لێدەفرۆشا و ڕۆڵی دابینکردنی بژێوی ژیانی سەدان خێزانی دەبینی. بەشێک لەو کاسبکارانەی کە ئەم بازاڕەیان کردبووە سەرچاوەیەک بۆ دابینکردنی قوتی ماڵ و منداڵیان بە نیگەرانیەوە باز لە کەم تەرخەمیەکانی لایەنی پەیوەندیدار و هۆکارەکانی کەوتنەوەی ئەم ئاگرا بۆ پەیام دەکەن. مندارە لێرکانە بابی نمە لەگە پیرەداکەچە داکە بێوەژنە ئەو مندارە لە مەکتەبە شاتە دەرێ بەس فی سەبیلیوەی قوتی دەوی خۆی داچ پەیدا بکاتن ئاوی دەفرۆشتنە لێرکان چایە دەژێڕێت لە دوکانانە مەزمع پیرەژنەک لە دوی هەنا بە هەمان شێواز ئەوان کەشە مەر کوڕە فەقیر و کوڕە هەژار و کرێچینە ئەوە سێم جارێکوانە بستێتن باربەتانی لاچێش کۆمبار هەموو نەوعارێ وەڵا سارێ بنە خۆم فرۆشت گوتم لەو جێژنەی شالە ئیستیفادەچی دەبی ئەو قسمەتەکە هەلی هات بەبەستانی وەڵا با دوو دەفتەری دەبووم دوکاندار زۆری دەزان توێتەکەم ئەو فرۆشتم ئەشیان پێهینا گوتم لەو جێژنەی شالە باش دەبی ئەو بازارێکی عەلەساز ملیە یعنی بەعزە فەقیرەکی لێیە یعنی لۆ ئەوەی کاسی بدەکە بژێوی ژیانی خۆی پێ باتە سەرێ بەس زۆر بەداخۆ نازام یعنی جارێک سوتایەوە جاری دووەمە یعنی بەنەوعی وها لۆیان دروستکردینەوە فەرم و تەمەشاکە ئێستا ئەو نزیکەی 250 دوکان سوتایە ئەتو کارەبایە کرد بە جوانی لۆ ڕاناتکێشی ئاوەکرد ناداتێ بە جوانی لێ ناگەڕێ یعنی هیچ شتەچی نییە نێ ئەو دوکانە فەرم کابرا هەیە بەو جێژنەیە ئەشیایی هەیە فەقیرەی لە باتی لۆ جێژنەی 2 دیناری ئیش بکە فەرمو بای دەفتەرێک 2 دەفتەری ئەشا سوتایە خوا معقولە ئێرکوانە پێت برین بازارێکی بەبێ ساحێبە ئەم خۆم تەکسی کوردستان و فرستنەوە دوکان دەستم بەر بوو بەس پاسکەلەکەم تا پاسکەل سپی منە هیچم نەماوە زاری ڕابردوو هیچ قەرەبیان کردنەوە 2000 تەکسەکە لەو دوکان گوت دەستم بەر بووە دوو دارم تەکسی دەفرۆشمەوە دوکانێک کاکا. تیمەکانی بەرگری شارستانی هەولێر دوای 5 کاتژمێر توانیان لە 190 ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. هاوکات و تەبێژی بەرگری شارستانی دەڵێت بەهۆی تەسکی و بچووکی بازاڕەکان نەتوانرا زوو ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت. 5 خولەکی بەرەبەیانی ئەمڕۆ ئاماگەدارکراینەوە کە ڕووداوێکی ئاگر هەیە لە پەیوەندی تەلەفۆنیەکەش کە ئەو کەسەی هەواڵی بە ئێمە داوە نارێ ئاگرێنەوە بازار سیمە دەرێت تەنها دووکەلێک دیارە و دەست بەزێت تیمەکانمان گەیشتە شوێنی ڕوودا و سەرەتا دوو تیمان گەیشتە شوێنی ڕوودا و بەڵام قەبارەی ئاگرەکە زۆر گەورە بوو ئیتر تیمەکانی ناو شار هەر هەمووی 8 بنکەمان هەیە 16 ئۆتۆمۆبیل لە شوێنی ڕوودا بووین لە دوو ئاراستەوە ئیشمان کرد لەم شەقامە و شەقامی تر توانیمان ڕێ لە ئاگرەکە بگرین تا ڕادەیەک بەڵام بەداخەوە نزیکەی 200 دوکان زیانی بەرکەوتووە. سیر بکەن ببینین ئەم بازارێکی ملیە هەمووی لە سەقیفەی جەمەلۆن دروست کراوە نە ئۆتۆمۆبیلی ئاگرکوژێنەوە دەتوانێت بچێتە ژۆرەوە نە هیچ ڕێگایەکی کارمەندانی ئاگرکوژێنە بتوان سۆندەکان ڕابچێشن بگەینە ژۆرێ بژوورەوە بۆی بکەنە سەرچاوی ئاگرەکە ئەمە کێشەکەی وەش دەشبینین لە کەوتۆتە ژێر پارەپەرستۆی کارەبای بەرز کە ئەمەش زۆر مەترسیدارە. بازاڕی سیمەکە بۆ جاری سێمە حاڵەتی ئاگرکەوتنەوەی لێ دەکەوێتەوە و بە جۆرێک 2 ساڵ بەر لە ئێستا و لە کاتی ئامادەکاری بۆ جەژنی قوربان تەواوی بازاڕەکە بووە یەک پارچە خەڵووس. دواتر و لەسەر گیرفانی خۆیان کاسبکاران بازاڕەکەیان نۆژەن کردەوە و تاوە کۆم ساتەش حکوومەتی هەرێم هیچ قەرەبوویەکی مادی و معنەوی نەکردوونەتەوە. ئەم ساڵیش ڕێژەیەکی زۆری بازاڕەکە سوتاوە و کاسبکارانیش بەبێ ئومێدیەوە داوای قەرەبوو لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.